کێشەکانی کەرکووک مادەی 140 ناوچانەی کە دەکەونە یاخود ئەو ناوچانی دەکەونە دەروی داری هەرێمی کوردستان کێشەکانیان وەک خۆی ماوەتەوە بە بەردەوامی حیزبە کوردستانیەکانی کێتی نیشتیمانی کوردستان بە دیاری کە لەوێدا پشکی زۆری هەیە لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانەدان دیارە چەند ڕۆژێکیشە لیژنەیەک لە حیزبە کوردستانیەکان لە بەغداد لە هەوڵی ئەوەدان کە بە دوواداچوون بۆ کێشەکان یەک تێگەیشتن لەگەڵ ناوەند و لایەنە پرسەکان لایەنی معنی لە بەغداد گفتوگۆ دەکەن بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەکی گونجاو بۆ چارەسەری کێشەکانی هاوڵاتیانی کەرکووک و دەوروبەری مادەی 140 ئەو کێشەی تعریفکردنی کە هەیە کێشەی جوتیارانی کورد بە هەمان شێوە کێشەی کەمی خزمەت بدە کۆمەڵی کێشە هەیە لە نێو کەرکووک و مادەی خودۆ ناوچانی دەروی داری هەرێمی کوردستان و مادەی 140 کە تا ئێستا چارەسەر نەکراون. دیارە ماوەی دوو ڕۆژەوەکو باسم لێ کرد چەند ڕۆژێکە لە هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشیان بە گفتوگۆکردن لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز جەمال شکوور وەکو لێ پرسراوی پەیوەندیە گشتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک گفتوگۆی زیاتر دەکەین. کاک جەمال زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێوە چەند ڕۆژێکە لە هەوڵی گفتوگۆکردندان لەگەڵ چەند لایەنێک لە بەغداد ئەو لایەنانەکەن و دەتانەوێت چ پەیامێکی ئەو ناوچانی دەروی داری هەرێمی کوردستان و کەرکووک بگێنن بۆ لایەنانی کە گفتوگۆیان لەگەڵدا دەکەن. ئەم کاتتان باش ئەم کاتەی بینەران باش دیارە ئێمە لە ڕۆژانی ڕابردوو لەگەڵ حیزبە کوردستانیەکانی کەرکووکە راپۆرتێکمان ئامادە کردووە و ئەم ڕۆژ کۆبنەوەیەکمان لەگەڵ ئێنا هەبووە. ئەم کێشانە کێشەیەکی مزمنە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم کێشانە لە کەرکووک هەیە. ئێمە سەرجەم کێشەکان کێشەی ئیداریە کێشەی ئەمنی عسکەری خزمەتگوزاری کێشەکانی مادەی 140 کێشەی زەوی جوتیاران تعریب سەرجەم ئەم کێشانەمان کردوێتە راپۆرتێکی هاوبەش لەگەڵ حیزبە کوردستانیەکانە و ئەمڕۆ کۆبنەوەیەکمان لەگەڵی ئێنا کرد. دیارە تەوەرێکی ڕێیشی سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بووە تەواوکەری ئەو هەوڵەیە کە حیزبە کوردستانیەکان لە بەغای دەن ئەمڕۆ لەگەڵی ئێنا سەرجەم حیزبە کوردستانیەکان دانیشتین و راپۆرتەکەمان پێشکەشکردن و مناقەشەی ئەو راپۆرتەمان کرد لەگەڵی ئێناوە داوامان کرد کە لە ڕابردووش ئێمە ئەو کێشانە چەند جارێک بەلایەنی پەیوەندیدارمان داوە بە حکوومەتی عێراقمان داوە سێ سارۆکایەتێکە بەلایەنی پەیوەندیدار و هەروەها بە یۆنامیش لە ساڵانی ڕابردووە بە بەردەوامی ئێمە ئەم کێشانەمان تاوتێ کردووە لەگەڵیانەوە دراوە پێ لەگەڵ یۆنامی ناوڕۆکی داواکاریەکانتان چی بوو؟ داواکاریەکان ئەوەیە کە ئێمە ئەم ئیدارەی کە ئێستا هەیە دیارە لە هەموو پرۆسەیەکی دیموکراسیە یا لە سیستمی دیموکراسیە هەڵبژاردن ئیستحقاقی هەڵبژاردنەکان ئەکرێتە پێوەریانیش ڕێژەی دانیشتوانی هەر شارەیە ئەکرێتە پێوەر بەڵام ئەوەی کە هەیە ئیسە لە کەرکووکە نا ئیستحقاقی هەڵبژاردنەکان و نا ڕێژەی دانیشتوانی کەرکووک نەکراوەتە پێوەری لەلایەن حکوومەتی عێراقەوە کاری پێ بکرێ. ئێستا ئیدارەیەک هەیە لێرە ئیدارە یەک لایەن بەڕێوەی ئەبا لە هەموو ڕووەکانەوە لە کورد لە کەرکووکە زوڵم لێکراوە و لەو تەوەرانەی کە باسمان کرد تەوەری خزمەتگوزاری تەوەری ئیداری ئەمنی عسکەری کێشەکانی مادەی 140 کێشەی جوتیاران کێشەی تعریب لەم شارەیە تا ئێستا بەردەوامە و ناکرێت دوای ئەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان کاتی خۆی دیارە ئێمە لیستی برایەتیمان هەبووە لە هەموو هەڵبژاردنەکانیشا زۆری نەبووینە کە ئێستا ئەنجومەنی پارێزگان نەماوە تەنیا لایەنێک بە تاگلایەنانە ئەم شارە ئەبرێ بەڕێوە وە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە کەرکووک شارێکی فرەنەتەوەیە شارێکی فرەمەسەبە و شارێکی ئەتوانم بڵێم حساسە بۆ بەڕێوەبردن و تا ئێستا حکوومەتی عێراقیش بەڕاستی کەمتر خەم بووە لەو ڕۆوە تا ئێستا ئەو کێشانەی کە هەیە خراوەتە بەردەستیان بەڵام کاری لەسەر نەکراوە. بۆ نمونە مادەی 140 مادەی 140 حکوومەتی عێراقی خۆی بڕیاری پێدەرکردووە لیژنەی مادەی 140 بە دەیان بڕیار دەرکراوە تا ئێستا نەخراوەتە جێبەجێکردنەوە. بۆ نمونە بڕیاری 29 ساڵی 2012 کە لەسەر تا هەفتەی کێشەی زەویە کشتتوکاڵەکان چارەسەرەکە و بڕیاری حکوومەتی عێراقی و ئەنجومەنی جەزیریان خۆیەتی وەزارەتە پەیوەندیدارەکان جێبەجێ نەکردووە لەسەر ئەم تەوەرانە بە تەفسیلی باسمان کردووە راپۆرتێکی هاوبەشمان هەبوو لەگەڵ سەرجەم حیزبە کوردستانیەکانی کەرکووکدا. باشە بە چەند پاکێژ وەکو کورد بەشداریتان لە نێو کۆبوونەوەکان کرد؟ دیارە ئێمە وەکو خۆمان یەک پاکێجمان هەبوو یەکەم جارە کە
کە برادرانی پارتی دیموکراتی کوردستان بەشدار بوون لەو کۆبنەیە بەڵام بەداخەوەوان پاسێکێکی تایبەتی خۆیان هەبوو هەرچەند ناوەڕۆکی پاکێزەکان یەک ناوەڕۆک بوو بەڵێ ئەوەی ئەوان بە تەنیا بووە بەڵام لە ناوەڕۆکە ئەگەرێمە سەیری ناوەڕۆکەکەی بکەین هەمان کێشەی کووردە لە کەرکووک بەڵام بە ئیزافەی هەندێک لە کێشەی خۆیان کێشەی تایبەتی خۆیان کە هەبووە لە شارەکەیە ئەوەی تیا بووە بۆ نمونە بۆ گەڕانەوەی بارەگاکانیان بۆ کە ڕادەستیان نەکراوەتەوە تا ئێستا بە ڕسمی نەگەڕاونەتەوە کەرکووک وە لە هەولێر و یان لە شوێنەکانی ترەوە کێشەی بارێگا فاکتەرێک هۆکارێکە بۆەوەی کە پارتی نەگەڕێتەوە نێو کەرکووک بڵێ ئەوان داوایان کرد بگەڕێتەوە لە تەوەرێکی راپۆرتەکەیانە باسی ئەوەیان کردبوو هەرچەند راپۆرتەکان بەعام بە شێوەیەکی گشتی یەک بوو بەڵام ئەوەی جیاوازی تێدا بۆەوەی ئەوان دیارە لێنەری حزبێکی تروکمانیش حزبی وەتانی تروکمانی حزبەکەی بەڕێز ئەلفان کەرکوچی ئەویش بەشدار بوو بە هەمان شێوە داوای بارەگاکانیان کردەوە بەڵام بەگشتی ئەتوانم بڵێم پاکێجەکە پاکێجێکی کوردی بووە جگە لەو خاڵانەی کە من باسم کرد ئێمە لە ڕۆژانی ڕابردووشە هەر کۆبنەوەمان کردو لەگەڵ حزبە کوردستانیەکان و داواشمان کردو هیوادارین لەمە بەدواوە ئێمە هەمومان بە یەک پاکێز بچینە کۆبنەوەکانەوە و دەنجی یەکگرتووی کورد لەم شارەیە گرنگە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە کەرکووک شارێکە کێشەکان کێشەی ناوخۆیی هەڵناگرێ ئێمە تەمەنا ئەکەین لەگەڵ تروکمان و عەرەبەکانیش ئێمە لەسەر مێزی گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەین و بەتایبەتی ئێمە ناوخۆی خۆمان کە وەکو کورد داواکارین و هیوادارین کە بتوانین لە داهاتوودا یەک پاکێجمان هەبێ و کۆبنەوەکانمان یەک کۆبنەوە بێ و بە یەک پاکێز بچینە کۆبنەوەکانەوە. باشە کاک جەمال ئەم پرسیارەدا ڕاستە دەکەم نازانم جەنابەت چۆن دەتوانی وەڵام بێتەوە ڕەنگە ئەگەر لە برادەران لە هاوڕێیانی پارتی دیموکراتی کوردستان پرسیار باشتر بوو ئەویش بەشداریکردنی پارتی دیموکراتی کوردستان لەم کۆبوونەوانەی کە ئەنجام دراوە چۆن بووە لە کاتێکا کە لە ڕابردوودا بە حکمی ئەوەی کە کێشەی بارەگاکانیان هەبوو بەشداری کۆبوونەوە نەشدەهاتنە نێو کەرکووکەوە. ئێمە دیارە دوێنێش کە کۆبنەوەمان هەبوو لەگەڵ حزبە کوردستانیەکانە باسی ئەومان کردوتمان ئەوان وابزان لە ڕاگەیانەکانەوە بارەگاکانیان هاتبێتەوە و لێرە دیارە لە هەڵبژاردنیشت بەشدار بوونا ئێمە بە هیوا بووین کە لە کۆبنەوەکانە بەشدار بن لەگەڵمانە بەڵام ئەمڕۆ ئەوان هاتنە کۆبنەوەکانە دیارە ئەوانیش ئامادە سازیان کردبوو لە ڕۆژانی ڕابردووە کۆبنەوەکە لەسەر داوای UN بووە دیارە ئەوانیش ئاگادار بوونە ئەوان ئامادەکاری خۆیان کردبوو بە پاکێزیا بە راپۆرتێکی خۆیان هاتبوون ئێمەش لەگەڵ هەموو سەرجەم حزبە کوردستانیەکانی ترا دیارە پاکێزێکی هاوبەش و یەکگرتومان هەبووە بەتاکید ئەوەی ئەوان دیارە ئەوان لەگەڵ ئێمە لە راپۆرتەکە بەشدار نەبوونە بەڵام راپۆرتێکی تایبەتی خۆیان هەبووە ناوەڕۆکی راپۆرتەکە جگە لەو خاڵانەی کە باسم کرد هەمووی داواکاری هەمومان بووە داواکاری کورد بووە لەم شارەیە گەڕانەوەی ئەوانیش بەڕاستی کە بۆ هەڵبژاردن بەشدار بوونە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کەرکووکە حتمما ئەبێ بەشداریان هەبێ لە کەرکووکە و لە هۆکاری سەرەکی بۆ هەڵبژاردنەکە دەگەڕێتەوە بەتاکید دیارە ئەوەی ئێنیش داواکاری ئێنیش زیاتر ئەوان گرنگیان بە تەوەری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا کە ئێستەوە ئوفتێکی لایەنە کوردستانیەکان لە بەغا لەسەر مێزی گفتوگۆن و ئەوەی ئەوان وتیان نزیکن لە چارەسەری کێشەکانەوە بەتاکید ئەمە بەشێک بووە لەو کۆبنەوانەی کە لە بەغا لەلایەن لەسەر داواکاری وێنامی ئەمڕۆ داواکرا و ئێمە ئامادە بووین. باشە دەزانین کێشەی تعریفکردن بەداخەوە تا ئێستا لە نێو کەرکووک و دەروبەری داماوە بۆ بە کێشەیەکی سەرەکی وەکو ئەو لیژنەیە کە گفتوگۆتان لەگەڵ یۆنامی کرد لەسەر ئەم بابەتە چ داوایەکتان هەبوو پرسی تعریفکردن لە نێو کەرکووکە. ئێمە دیارە لەم چەند ساڵی ڕابردووە ئامارمان لە ئاماری ئەو خێزانانەمان لایە کە خێزانی عەرەب گەڕاوەتەوە کەرکووک و بەداخەوە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆمەوە خێزانێکی زۆری کورد گەڕاوەتەوە کوردستانیان ئێمە باسی ئەوەمان کرد کە لە ڕابردووە ئێمە تا ئێستا حکوومەتی عێراق نەیتوانیوە ئەو ئاوارانە بگەڕێنێتەوە کە لە سنوورەکانی هەولێر و سلێمانی و تەنانەت ڕانیە و سەرحدودەکانیش هەیە نەگەڕاونەتەوە کەرکووک بەڵام لە دوای ئەوەی کە
لە پێکاتەیەکی تایبەت لە کەرکووکە ئیداری گرتوۆتە دەست خێزانی زیاتر گەڕاوەتەوە دەرەوەی کەرکووک و ئێمە داوامان کرد کە ئەو خێزانانە وەزعێک بخڵقێ لە کەرکووکیان ئەو عسکەرتاریەتی هەیە لە کەرکووکیان ئەو ئیدارەی کە لە کەرکووکە هەیە پێش ئەوەی هەڵبژاردنەکان دەست پێ بکات چارەسەری بکرێ ئەمە لە ڕابردووە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو ژەمە داواکاری ئێمە بووە و داوامان کردووە لە ئێن بەڕاستی دەوری سیرکەریان نەبێ ینی دەوری ئەکتیڤیان هەبێت لەوەی کەوتان ئەم کێشانەی کەرکووک چارەسەر بکەن بە تاکید ئاماریشمان لابووە کە چەندێ خێزان تا ئێستا لە دەرەوەی کەرکووک هاتوونەتە ناو کەرکووکەوە کە دژی مادەی دەستورە دژی مادەی ١40 و دژی بە نایاسایی هاتوونەتەوە و ئەوە خروقاتێکە وەڵامی یۆنامی چی قاتانەی کە لە راپۆرتەکەمانە هەبووە ئەوان ئەڵێن کاری لەسەر دەکەین و ئەیدەنە یۆنامی بەغا ئێمە داواکاری ئێمە ئەوە بوو کە بە جددی کاری لەسەر بکرێ ناکرێ ئەمۆزایی کەرکووک تا ئێستاوا بمێنێتەوە وەکو باسم کرد استحقاقی هەڵبژاردن و هەروەها استحقاقی نەتەوەی لە کەرکووکدا لە بەرچاو بگیرێ ناکرێ پێکاتەیەک کە زۆرینە لەم شارەیە پێک بێنێ لە زۆربەی ئەو بوارانەی کە باسم کرد پیشگوێ بخرێ. باشە ئەی سەبارەت بە کێشەی زەویزاری جوتیاران ئەمە کێک نەبوو لە بابەتی گفتوگۆکردنتان لەگەڵ یۆنامی؟ بەتاکیدەوە بابەتێکی سەرەکی بووە ئێمە ئیشارەتمان بەوەدا کە لە ڕابردووە جگەلەوەی کە لیژنەی مادەی ١40 کۆمەڵێ بڕیاری دەرکردووە کە حکوومەتی عێراق کردوێتێ بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێدەرچووە و هەروەها ئێمە لە ساڵانی ڕابردووە دیارە لە وەکو فراکسیۆن یەکێتیە وەکو فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمانی عێراقدا ئێمە چەندها لیژنە دروست کراوە و بەداداچوونمان بۆ کردووە بەڵام تا ئێستا ئەو کێشانە بە هەڵپەسەرراوی ماوەتەوە و خۆشیان خودی خۆیان وێن کە لیزنەیەکی سەرەکی هەبووە بۆ تەوازن لە کەرکووکا بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک کە لە کورد و عەرەب و تورکمان لە ساڵانی ڕابردووە ئەو لیژنەی ئەوانیش ئەتوانم بڵێم کارەکانیان لە ١٩٥ تەواو کردووە بەڵام تا ئێستا هیچ دیار نییە هیچ لە کێشەکانی کەرکووک چارەسەر نەکراوە. باشە کاک جەمال دەزانین پۆستی پارێزگاری کەرکووکیش کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پشکێکی کورد تەماشا دەکرێت تا ئێستا ئەم پۆستەی یەکلای نەبووەوە لەگەڵ یەکلای نەبوونەوەی پۆستی پارێزگاری کەرکووک کۆمەڵێک بەڕێوبەری فەرمانگە حکومیەکانە قایمقامێتە هێشتا مەترسیان لەسەر لەگەڵەوەی کەم بوونەتەوە مەترسی لەسەر ئەوانی دیکەشەیە بە دیاریکایی لەسەر ئەمە هیچ قسەیەکتان هەبوو و لەسەر پارێزگاری کەرکووکیش بە هەمان شێوە دەگەڕێتەوە بۆ کورد و بۆ یەکێتی؟ ئێمە لەسەر تەوازن دیارە لە راپۆرتەکەمانە خاڵێکی تەوازن هەبووە پەیوەندی بە پۆستە ئیداریەکانی کەرکووکەوە بووە پەیوەندی بە پۆستی پارێزگارەوە هەبووە ئەو پارێزگارەی کە هەیە بە دەنجی لیستی برایەتی کراوەتە جێگری پارێزگار کە تا ئێستش جێگری پارێزگارە و هەر دەنجی لیستی برایەتی بووە کە جێگری پارێزگارەکانی داناوە ئێستا دیارە ئەنجومەنی پارێزگا نەماوە لە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا لیستی برایەتی لە کۆی 41 ئەندام 26 ئەندامی لیستی برایەتی بووە کە ئەو کات دیارە سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش باسی ئەوشمان کردووە کە درایەوەتە کەسایەتێکی تروکمان کە بەڕێز حەسەن تۆران بووە و جێگری پارێزگار دیارە بەڕێز ڕاکان سەعید بووە کە ئێستا پارێزگارەوە جێگرەکانی هاوکارانی پارێزگاریش معاونی محافزەکانیش هەر بە دەنجی لیستی برایەتی بووە بەڵام بەداخەوە ئێستا ئەنجومەنی پارێزگا نەماوە تەنیا بەدەست یەک پێک هاتەوە ئەمە بەڕوونی باسمان کردووە و ناکرێ ئەم پۆستی پارێزگارەوە ئەو جگە لە پۆستی دائیرەکان پۆستی پارێزگارە پۆستی قایمقامەکانە سەرۆکی فەرمانگەکانە ئەمانە هەمووی تەوەرێکی ڕئیسی بووە و ئێمە ئەحسایەکی تەواومان لابووە بە ئامار تەسلیمی ئەوانمان کردو لە ڕابردوو و لە ئێستاشا باسمان لێ کرد کە جگە لە وەکو باسم کرد کە ئێمە استحقاقی هەڵبژاردنی خۆمانە استحقاقی نەتەوەی خۆمانە لەم شارە کە پۆستەکانمان هەبێ بۆیە داوامان کرد بە کۆی دەنگ داوای ئەوەمان کرد کە پۆستی پارێزگاری ژێگلایی بکرێتەوە ئەوە حکوومەتی عێراق بەڕاستی لە ساڵانی ڕابردوو شاتا ئێستا کەمترخەم بووە و خۆشمان وەکو حزبە کوردستانیەکان ناکرێت بە پاکێجێک و بە چەند پاکەیە بزیێ بچین ئەبێ خۆشمان لە ناو خۆمانە یەک باشە کاک جەمال چەند ڕۆژێک بەر لە ئێستاش لەلایەتمان نچێت وەکو حیزبە کوردستانیەکانی کەرکووک
کۆبوونەوە و دانیشتنتان هەبوو لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆگەزیرانی عێراق ینی لەنێو ئەو کۆبوونەوەیدا باسی چی کرا پرسی کەرکووک تا چەند ئەجەندای کۆبوونەوە گفتوگۆکان بوو جگە لەو کۆبنەوانەی کە لە ڕۆژانی ڕابردوودا کراوە ئێمە لە سەرەتای ینیان پێش دەست بەکاربوونی بەڕێژ محەممەد شیع سوودانی دیارە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و بەشێک لەو حەزبە کوردستانیەکان ئیتفاقێک کراوە تا ئێستا ئیتفاقا جێبەجێ نەکراوەوە بە هەمان شێوە ئەو خاڵانەی کە باسمان کرد بە تایبەتی ناوچەکانی مادەی 140 ناوچەی کێشە لەسەرەکان ئەو کۆمەڵی کێشەی هەیە کێشەی ئەمنی و ئیداری و ئەسکەری کێشەی پۆستی پارێزگار کێشەی سەرۆکی فەرمانگەکان کێشەی خزمەتگوزاری لە کەرکووکدا ئەمانە هەمووی تەوەرێک بۆ باس کراوە ینی بە تاکید ئەمانە کراوەتە پاکێجێ ئیستا لە بەردەستی حکوومەتەوە بێ کاری لەسەر بکرێ وە گرنگترینش لەوەیە ئێمە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بتوانین ئەم کێشانەی کە لە کەرکووک و ناوچە جێناوکانەیە چارەسەر بکرێ و کاری لەسەر کراوە بە تاکید ئەم حکوومەتە هەیە حکوومەتێکە بە تەوافقی دانراوە هەموو حزبەکان حزبە کوردستانیەکان و حزب عێراقیەکان تایە بەشدار بوونە و اتفاقێک کراوە پێشەوەی ئەم حکوومەتە دابمەزرێ پێویستە ئەو اتفاقی کە کراوە بخرێتە بواری جێبەجێکردن باشە سەبارەت بە دەگەڕێمەوە سەر پرسی هەڵبژاردن پێشتریش جەناب تیشکێکی کەمە خستە سەری تا چەند ڕۆژی کەرکووک لەبارە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و تا چەند لەم کۆبوونەوە گفتوگویانی کە لەگەڵ یۆنامی و پێشتریش لەگەڵ سەرۆگەزیران ئەنجامتان داوە یعنی زامنیەوەتان کرۆ کە هەڵبژاردن لە کەرکووک بکرێت بە تاکید ئێمە لە کەرکووکدا تەنیا یەک هەڵبژاردن کراوە ینی گرنگجێکی تەواوی هەیە هەڵبژاردن دەبێت لە کەرکووکدا بکرێ لەگەڵ پارێزگاکانی تری عێراقا لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا لە پارێزگاکانی عێراق کراوە بەڵام لە کەرکووک نەکرابوو بۆیە گرنگە لە کەرکووک دەبێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ و جەوەیەک بڕەخسێ بۆ هەڵبژاردنەی کە هەیە و ئەو حاڵەتانەی کە باسمان کرد لە کەرکووکدا ئەو خێزانانی کە هاتوونەتەوە لە دەرەوەی مادەی 140 هاتوونەتەوە ناو شار ئەبێ حسابی ئەوانە بکرێت کە لیستی هەڵبژاردن دەبێت کاری لەسەر بکرێەوە بە پێی دەستور و بە پێی یاسا ئەو یاسایی کە دەریشە چێ کە هەموار ئەکرێتەوە ئەبێ ئەو کێشانە لە بەرچاو بگیرێت کە لە کەرکووکدا هەیە بۆ ئەوەی بتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە کەرکووکدا بکرێ و هیچ پێکهاتەیەک لە کەرکووکدا زوڵمی لێ نەکرێەوە تایبەتێک کە ئێستا کەرکووک ئەتوانم بڵێم پێکاتەی کورد لە کەرکووک هیچ پۆستێکی یان هیچ دەسەڵاتێکی ئەوتۆی نییە هەم لە ڕووی ئیداری لە ڕووی ئەسکەری و ئەمنیشەوە بۆیە پێویستە ئەم کێشانە چارەسەر بکرێ پێش ئەوەی هەڵبژاردنەکان دەست پێ بکە بەڵێ کاک جەمال زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان لا کورسات نیوز ئامادە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز جەمال شکوور کا بەڕێزیان لە پرسیایی پەیوەندی گشتیەکانی کێتین لا کەرکووک ماندوو نەبن